بچینە تەوەری یەکەممان ئەمڕۆ ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبی شەهیدان، ئەوەی کە ئەکرێت بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان وەک تاکە حیزب کە حیزبی شەهیدانە لە تەواوی حیزبەکانی تر جیاکاتەوە، ئەوەی کە نزیک لە 27,000 شەهیدی یاوە لە پێناو کورد و کوردستانە. 27,000 شەهید تەنیا بەوتن بەدەم خۆشە ئەکرێت بڵین ڕۆژێک نەبووە لە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستانە یان شوێنێک نەماوە لەسەر خاکی کوردستان بە کوردستانی گەورەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی تیانە ڕشتە بێت. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرمان حسێن دەروێژ، ڕاوێژکاری مەکتەبی شەهیدان و تێکۆشەران. دکتۆر فەرموو. بەخێر بێت دکتۆرگیان. دکتۆر سڵاو لەبێ. بانی باش. بەخێر بێت. بەخێر بێت. باشی جەنابەت سەرچاو. بەخێر بێت. دکتۆر لیژنەکەوە بۆ ماڵیەوە؟ ئەیشۆن. سێ جار دوو جار هاتوون. دوو جار هاتوون. کەواتە دوێنێ هاتن بۆ ماڵتان. بەڵێ. ئەمە پرسیارێکە هەر کەسێک یەکێکی تر ببینێت یان تەلەفۆنێکی بۆ کردی بێ بم پرسیارەیەک سەر لێ بکات. واجبمانە پرسیین بۆ هەمومان خۆمان تەواو بکەین. ئەکرێ بڵین ئەمەش ئەرکێکی نیشتیمانیە؟ بەڵێ. ئەرکێکی نیشتیمانی وایە؟ باش. با بینە سەر تەوەرەکەمان ئەمڕۆ ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. پەیامی بەڕێستان وەکو ڕاوێژکاری مەکتەبی شەهیدان و تێکۆشاران لە هەمان کاتدا وەک کوڕە شەهیدێک پەیامی ئەوە چێ لەم ڕۆژەیە؟ ڕۆژی شەهیدی یەکێتیەوەیە کۆمەڵێک شیعار و دروشمە کە لە ڕۆژی بەرخودان و ڕۆژی نەبەزاندنە وتراوە و کاتێک کە شەید ئەنوەر زۆراب و شەید جعفەر عەبدولواحید و شەید خاڵە شەهاب شێخ نووری زیندانەکرێن و لە زیندانەکانی حکوومەتی بەعسی فاشیست زیندانەکرێن. دروشمی کەمبژی و کەڵبژیان کەمژیان و کەڵژیان هەڵ ئەگرن. ڕۆژی 21/11/1976 دەبێتە ڕۆژی لە سێدارەدانی ئەو سێ کەڵە پیاوە و سێ سەرکردا ئەو سێ شەهیدە نەبەزوودە لێرە کە سەردەق و سەرمەشقی شەهیدانی شۆڕشینێن و شەهیدانی یەکێتی و کۆی شەهیدەکان. تامە هۆکاریەوە بووە کە 21 هەموو ساڵە کراوە بە ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ بەڵێ لە ڕۆژی 25/2013 ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەکردایەتی مەرحوم جەنابی ئیمام جەلال کۆبوونەوەی ئەنجومەنی سەکردایەتی ڕێکەخرێ ئەو ڕۆژ دیارەکرێ وەکو ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم پێکاتەکان و سەرجەم ئەحزاب و شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان بۆ ئەوەی ئەو شپرزی و ئەو وەکو ئەڵێ ئەو یادە زۆرانەی کە ئەکرێنەوە لە چوارچێوەیەکی قانونی ئەکادیمی شایستە بە خۆیان ڕۆژێک تەرخان کرێ بە ڕۆژی هەموو شەهیدانی یەکێتی و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و ڕۆژ دیاری کراوە بە خۆشحاڵیشەوە ئێمە وەرکە و ئەو شەرفمان پێ بڕاوە کە ساڵانە بچینە ژێرباری وەرکەی کە یاد بکەینەوە بە شێوە جۆرەجۆرەکانی کە لە ڕابردوو کردومانەتەوە. ئەم ساڵیش بەهۆی سەرژمێری و ئەو پلانی کە وەزارەتی پلاندانانی عێراق و هەرێمی کوردستان دایانناوە 2 ڕۆژ کەرنتینە و 2 ڕۆژ قەدەغی هاتووانە بوو. ئێمە نەمانتوانی لە خزمەتی کەسوکاری شەهید بین ڕۆژی 21 مانگ، بەڵام ڕۆژی شەممە لە گردی سەیوانە بین و یادی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆی شەهیدەکانمانەکەینەوە لە کوردستان و پارچەکانی تری کوردستانیش. جا دکتۆر فەرمان بەڕێزت لە قسەکانیشتا ئاماژەت بۆ ئەو دروشمی شەهیدانی یەکێتی کرد کەمبژی کەڵبژی. ئەم دروشمە ئەگەر جەنابەت زیاتر باسی لێ بکەیت. ئەو کاتێک کە شەید ئەنوەر زۆراب و شەید خاڵە شەهاب شێخ نووری و شەید جعفەر عەبدولواحید ئەگیرێن زیندانەکرێن سەردەمی نائومێدی بوو، سەردەمی شکست بوو، سەردەمی نسکۆی شۆڕشی پێشوو بوو. لەو سەردەما توانم بڵێم زۆر کەس یان زۆر لایەن لە ناوخۆ لە دەرەوە وڵاتانی ئەقلیمیش هەرگیز لەو بڕوانە بوون کە شۆڕش هەڵبگیرسێتەوە و شۆڕشی نوێ دروست بێت و بە سەکردایەتی جەنابی ئیمام جەلال و هاوڕێکانی دیسان گیانی بەرخۆدان و شۆڕشگەری دروست بێتەوە. ئەم دروشمێکی وەکۆڵێ گەرم و پێویست و واقعی بوو بۆ ئەوەی گەلی کوردستان و خەباتکەران و خەباتگێڕان و شۆڕژگێڕان گیانی بەرخۆدان زیندوو بکەنەوە، گیانی ئومێدبەخشین زیندوو بکەنەوە. ئەم دروشمە بوو بە شیعارێکی ناخۆ ئێمە شەهیدەکانمان هەمویان بۆ خۆیان شیعاریان هەبووە، هەمویان ئەتوانین بڵێن جۆرێک لە سەکردایەتی و لە کاریزمی و لە ڕەمز بوون بۆ گەلی کوردستان.
ئەتوانم چەندین نمونەت بۆ بگێڕمەوە بە نمونە ئەگەر لە باسەکە دەرچینە دروشمی کەڵژیان و کەم ژیان شەید حەمەڕەشی قاینەجەمان هەیە کە یەکەم شەیدی شۆڕشی نوێ شەید فاتح لە ماڵی ئەوان شەید دەبێت قەدەر ئەوی گواستەوە بۆ زیندانەکان و پاش چەند ساڵێک شەید دەبێت لەگەڵ 3-4 لە هاوڕێ هەواڵانی دەستگیرەکرێن زیندانەکرێن دواتر لە سێدارادرێن یەکێک لەو سەرگوزەشتە و چیرۆکانی کە ئەگەڕنەوە شەید حەمەڕەشید باشترین و بوێرانەترین غیرەتی نواندۆ بەوەی کە پێش ڕۆژێک پێش لە سێدارەدان ئەڵێ بن بۆ ئەوەی سەیری ڕەشەتەی یان نۆبەتی ناوەکان بکەم بزانم ناوی من پێش هاوڕێکارمە یان دوای هاوڕێکارمە یەکێک لە زابتەکان یەکێک لە حرەسەکان پێکەنینی دەیڵێ تۆ ئەدامەکری ئەڵێ نابم بە بۆی سەیری ڕەشەتەکە بکەم کاتێک کە سەیری ڕەشەتەکە کە ئابینێ ناوی خۆی لە پێشەوەیە زۆر سپاسی خواکە ئێڵێن تۆ ئەدامەکری بەیانی وە لە ژیان نامێنیت ئەڵێ نە ئێستا پێڵاوەکانی ئێمە قۆنەرەکانی ئێمە پاتەکانی ئێمە کەوشەکانی ئێمە لەسەری ئێوە بەرزترە چونکە ئێمە سەرکردەکانمان شۆڕژگەڕەکانمان خەباتگەرەکانمان خەباتگەڕەکانمان ئەوانەی کە بە واقعی و ڕەسەرن بە خەباتی کوردایەتی ئەبێ ئاوا لە پێش هەمووانەوە سەردەستە و سەرمەشقی بەرخۆدان بین و شەهید بکرێن و ڕێگای شەهیدکردن و قوربانیدان هەڵبژێرین نەبەزین نەترسین ئەمە یەکێک لەو نمونە باڵانەی کە هیچی کەمتر نییە لە دروشمی کەم ژیان و کەڵژیانیان کەم بژی و کەڵبژی بگەڕێنەوە بۆ دروشمی کەم بژی و کەڵبژی دروشمێکە بۆ بەڕەمز لە ناو ئێمە و لە ناو خەباتی کوردایەتی لە هەرچوە پارچەی کوردستان شعارێکە کەس ناتوانێت ئینکاری لێ بکات چونکە ئێمە سێ سەرکردەی زۆر گەورەمان بەخشی بە شۆڕشی نوێ بە خاکی کوردستان بە خەڵکی کوردستان و سەرمان بەرزە پێیان و ڕۆژانەش ئێمە ئەتوانم بڵێم تاقە وزە لەو دروشمانە وەرەگرین و داینەمۆی خەبات و بەرخۆدانی مەدەنی ئێمەش باشە ئەمڕۆ وەکو 21 تەنیا بۆ شەیدانی کێتی نیشتیمانی کوردستانە یان هەموو شەیدانی کوردستان نەخێر ئێمە لای خۆمانەوە ڕۆژی شەیدیەکێتی بە هەموو بە ڕۆژی هەموو شەیدانی پارچەکانی تری کوردستان و ئەحزابی سیاسی تری کوردستان ئەزانین چونکە ئەوانیش ڕۆژێک لە ڕۆژان خەباتیان کردووە بەڵام بۆچی ئەم ڕۆژ دیاری کراوە بە ڕۆژی شەیدیەکێتی ئەگەر ئێمە نمونەیەک وەربگرین من کاکسامی نوێنەری زیندانیانی سیاسی 1982 زۆر جار مناقەشە و گفتوگۆ و جەدەل لە بینمان ڕووەدا دوێنە لەسەر بابەتە لێم پرسیوتن ئێمە بۆ شەرەفیەوەمان پێ بڕاوە کە نهێنیەوەی کە زۆرترین شەهید لە یەکێتی بێ زۆرترین زیندانی سیاسی لە یەکێتی بێ زۆرترین کەمەندامی سەنگەر زۆر حتا لە نەوەتویەک لە دوای نەوەتویەک لە شەڕی پاراستنی دەستکەوتەکانی حکوومەتی هەرێم لە شەڕی تیرۆریستانی ئەنسار الئیسلام لە شەڕی تیرۆریستانی داعش بۆ ئێمە زۆرترین قوربانیمان بەرەکەوێ ئەو باسیەوەی کرد کە لە ساڵی 1982 لە زیندانەکانی حکوومەتی بەعز لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی بەعز ئەو کاتە لە مووسڵ بوویان لە کەرکووک بووە لە محکەمەی خاصە لە کۆی 665 زیندانی سیاسی 600 زیندانیان کۆمەڵە یەکێتی بوون کەواتە ئەمە ڕێژەکە لە 190 زیاتری زیندانەکانی یەکێتی بوون ئەم شەرەفە گەورەیە ئەم مشەرەفبوونە بە هەموو حیزبێکیان بە هەموو لایەنێکیان بە هەموو ڕێکخراوێک نابەخشرێ ئێمە بێ لەو ئاستە بین و لە ئاست گەورەی ئەو مەسئولەتە بین نەخێ ڕۆژی شەیدانی یەکێتی بە تەرجەمەی ئەم بابەتێکە بۆم گێڕانەوە ڕۆژی شەیدانی یەکێتی بە تەنها ڕۆژی شەیدانی یەکێتی نییە ڕۆژی شەیدانی هەموو شەیدەکانی ڕێگای ڕزگاری گەلی کوردستانە بە شەیدانی هەر چوارپارچەی کوردستانەوە بە شەیدانی هەموو ئەحزابەکان لە هەر چوارپارچەی کوردستان و بە تایبەت لە هەرێمی کوردستان ئەوانەی کە ئێستا لە کاروانی خەباتن ئەوانەشی کە ئێستا لە کاروانی خەباتیان کزی کردو یان دەنگ و ڕنگ و پێگە و سەدان و کوجاران نەماوە خۆمان بە وارسی هەمویانە زانین خۆمان بە خەمخۆری هەموویە زانین و مشەرەفین بەوەی کە ئەو مەسئولەتە گەورەیە هەڵبگرین چونکە بەڕێی ئێمە جێگەی شەرەفێکی گەورەیەکە لە خزمەتی کەسوکاری شەهید بین چ شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان چ ئەحزابەکانی تر چ شەیدانی جینۆسایدی ئەنفال و کیمیاوباران و شەیدانی دژی دەستی داعش و شەیدانی هەموو پێکاتەکانی ناو کوردستان کە تێدا ئاژین ئەم شەرەفەش بە هەموو کەسێک نابەخشرێ و بە هەموو ئەحزاب و ڕێکخراوێکیش نابەخشرێ بە ئێمە بەخشراوە قسە نییە تەنیا بڵێ یەکێتی حیزبی شەیدانە بەڕاستی یەکێتی حیزبی شەیدانە و بەڕاستی یەکێتی جیایە لە تەواوی ئەحزابەکانی بەڵێ ئێمە زیاتر لە 21000 شەیدی فعلی سەنگەرمان هەیە و ئەمە قسە نییە کارمان بۆ کردووە مەکتەبی شەیدان و تێکۆشران مەکتەبێکی گەورە و مؤسسەیەکی
شایستەیە بە کەسوکاری شەهیدان و بە خەمی شەهیدان و بە خەمی جینۆساید و ئەنفال و کیماباران ئەو مەکتەبە ئێمە چەندی سێکتەرمان خزمەت کردووە و لا یازال بەردەوامین لە خزمەت ومێ دەکەین لە دوای کۆنگرەی پێنجەوە دیسان بە سەکرداتی سەر و بافڵ و ئەو سەکرداتی کە ئێستا لە کاروانی خەبات بەردەوامن ئەم مەکتەبە چالاک بکەنەوە مەکتەبە فعال بکەنەوە بۆی زیاتر لە خەمی شەهیدان بین و خزمەتی زیاترمان پێ ببڕێ بۆی کە خزمەتیان بکەین و بابەتی جینۆساید و ئەنفال و شەهیدانی کیمابارانیش دیسان ئێمە ئەو ئەرکە گەورەشمان لەسەرە لە مەکتەبی شەهیدان و تێکۆشەران چونکە بەشی ناوەنەی هۆبەی ناوەنەی بۆردی ناوەنەی جینۆساید و شەهیدان و ئەنفال بڕبڕی پشتی یان پایەی سەرەکی دروستکردنی ئەو مەکتەبن و دیسان لەوێ شرفی گەورەمان پێ بەخشێت لەوەی کە یەکێتی بەدەر لەوەی کە لە حکوومەت تیمی حکوومەتمان تا ئەو حەدی کە توانی بێتمان توانیمانە لە خزمەتی کەسوکاری شەهید بین بەڵام لە ئەحزابیش لە ڕێکخراویش یان لە چوارچێوەی حیزبیشە ئێمە مەکتەبێکی تایبەتمان تەرخان کردو بۆ بابەتە و بەدڵنیاوە لە خزمەتیانە بین. زۆر باش. جا دکتۆر فەرمان کەسانێک کە خوێنی پاکی خۆیان کردە قوربانی لە پێناو پاراستنی خاکی کوردستان لە پێناو ڕزگاری کوردستان پەیامێکیان هەبووە. ئەم پەیامە چۆن بکرێت دواتر لە ئێستاە بەتابەت ئەو جیلەی کە ئەو ڕۆژانەی نەبینی و بە دروستی لی تێبگا کاتێک بۆ نمونە باسی ڕۆژی شەهیدی یەکێتی ئەکرێت لایوانە بێت تەنیا ڕۆژێکە بۆ ماتەمگێڕان و بۆ خەفەت خواردن بزانێت کە لە ڕاستیە ئەمە وەک دووپاتکردنەوەی بەڵێنێکە وەکو بەردەوام بوونە لەسەر ئەو ڕێگەی کە ئەوان پیاڕۆشتون. لە دروشمی ئەو سێسەکردەوە دەست پێ بکەین کە دروشمی کەمبژی و کەڵبژیان هەڵگرتووە ئێمە بێت تەرجمەیکەین بۆ ئەمڕۆ نەوەی ئەمڕۆ کەمبژی و کەڵبژی بەشێکی سەرەکی لە ژیانی بەڵام نەوەی ئەمڕۆ زۆربژی و کەڵبژی و خزمەتی زیاتری ئەبێ ئێمە بە خزمەت نەوەی ئەمڕۆ ئاشنا بکەینەوە بە شەیدەکانمان بە خەباتیان بە جینۆساید بە ئەنفال لەو چوارچێوە تەقلیدیە دەربچین ئێمە لە ئیثارێکی خەمناکی مەرگەساتە یادیان بکەینەوە بەڕاستی. ئەم بابەتە زانستەکانی پێویستە ئەم بابەتە ئەکادیمیستەکانی پێویستە ئەم بابەتە هەر بەوە ناکرێ ئێمە ڕۆژی شەهیدیەکەتی دابنین و سعاتێکیان نیو سعاتیان دوو ڕۆژیان سعات بیان سەر تا پای ڕۆژەکە تەرخامکەین بۆ شەهیدانی یەکێتی پانێڵی ئەوێ سیمیناری ئەوێ گفتوگۆی ئەوێ زانکۆکانی ئەوێ ڕاگەاندنی ئەوێ مێژوناسەکانی ئەوێ پسپۆڕەکانی سەرجەمبارەکانی ژینگە و کلتور و فەرهەنگ و تەندروستی ئەوێ بۆی هەم خزمەتی نەوەی شەهیدان بکەین هەم خزمەتی ئەوانش بکەین کە لە چوارچێوەی کوردستانە ئەژین لە سایەی خەباتی ئەم شەهیدانە لە سایەی بەرخودانی ئەم شەهیدانە ئەمڕۆ ئەژین بەڵام شەرەفی ئەویان پێبراوە شانازی بە شەهیدەکان بکەن بەڵام ناکرێ ئێمە هەمیشە بڵین شەهیدمانەی و خزمەت نەکەین ئەبێت ئێمە لە ڕێگەی خزمەتەوە نەوەی ئەمڕۆ جیلی ئەمڕۆ ئاش بکەینەوە و تەرجەمەی دروشمەکانی ئەوان بە خزمەت بکەین بیخێنەوە ناو خەڵک و دیسان دەلاقەیەک یان پەنجەرەیەک یان دەرگایەکی گەورە بەڕووی ئەوانە بکەینەوە کە ئەو خەباتی ئەوان کردیان بۆ ئەوانیشە ئەو خەباتی شەهیدەکانمان کردیان بۆ ئەوانیشە و بە خزمەتکردن مەسئولەتی گەورە لەسەر شانی ئێمە و ئەرکی نەتەوایەتی حیزبی نیشتیمانی لەسەر شانی ئێمە خۆمان بە مەسئول زاین لە خزمەتکردنی تاک بە تاکی خەڵکی کوردستان تاک بە تاکینەوەی شەهیدان تاک بە تاکی ئەوانەشی کە لە سایی خەباتی شەهیدان ئاژین نەوەی ئەمڕۆژ داواکارەکانی زۆرە حەقی خۆیەتی مافی خۆیەتی تەمەناکەین سەکردایەتی تازەیەکێتی نیشتیمانی کوردستان و بەسەرکاتی جەنابی کاک بافڵ و بە پلانەکانی کاقوبال لە حکوومەت و لە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان ئەم خەمانەی نەوەی ئێستا تەرجەمە بکرێن بۆ خزمەت و کەسی شیاو لە شوێنی شیاودا بڕێن بۆ ئەوەی ئێمە چیتر گلەی لە خۆمان و لە ئەحزابی تریش نەکەین چونکە مەسئولەتەکە لەسەر شانی ئێمەیە ئەگەر باسی هەڵگیرسانەوەی شۆڕش بکەین ئێمە بێ پرسیارە گرنگە لە خۆمان بکەین باسی هەڵگیرسانەوەی شۆڕش بکەین دیسان هەر یەکێتی دێتە بەرباس باسی زۆرترین زیندانی سیاسی بکەین هەر ئێمە لە پێشین باسی زۆرترین کەمەندامی سەنگەر بکەین هەر ئێمە لە پێشین باسی زۆرترین شەهیدی دەستی داعش و دەستی ئیسلامی سیاسی نادروست بکەین لە وڵاتە هەر ئێمە لە پێشین باسی داینەمۆی ڕاپەڕینەوەزنەکەی گەلی کورد بکەین لە نەوەتویەک هەر ئێمە لە پێشین کەواتە بۆ خەباتیش ئەبێ ئێمە خۆمان نەبوێرین لەوەی کە گلەی لە حیزبەکانی ترکین وێ گلەی لە خۆمان بکەین خەڵکی شیاو لە شوێنی شیاودا بنین بە خزمەت نەوەی نوێ ئاش بکەینەوە بە ئێستای کوردستان و واقعەکە بپارێزن وەکو ئێمە ئەوانیش دڵسۆزانە لێ بنەوەن بە هەمومانەوە کوردستانێکی ڕەنگین کوردستانێکی ڕەنگا و ڕەنگ کوردستانێکی پڕخزمەت دروست بکەین و مشەرەفین کە خزمەتی خەڵکی خۆمان باش
باسی ڕۆڵی زانکۆ و ناوەندە زانستیەکانت کرد ئەوان چۆن نەتوانن هەنگاو بنێن بۆ نمونە لەسەر چ تەوەرگەلێک ئەبێ کار بکەن توێژینەوە بکەن کورسات ماڵی هەمووانە مؤسسەی کورسات لە ڕووی ڕاگەاندنەوە ڕۆڵی ئەتوانم بڵێم زانکۆیەکی بۆ ئێمە بینیوە بە شانازیەوە منەواڵێم و سوپاس شتانەکەم لە هەموو یادەکانی جینۆساید و ئەنفال و ڕۆژی شەهیدیەکێتیشە بردەوام ئێوە لە خەمی هەمووان بوون کورسات مؤسسەیە زانکۆش گەورەتری بکەین کورسات گەورەتر بکەین زانکۆش مؤسسەیەکی باڵایە هەموو زانستەکان لە ناو زانکۆ لەژێر چەتری خوێندن لەژێر چەتری ئەکادیمیستان کۆبۆتەوە بە هەموو پسپۆڕەکانەوە نەک من هەندێک پسپۆڕی بڵێم و هەندێکی بێر بچێ بە هەموو پسپۆڕەکانەوە بە زانستی مێژووەوە بە زانستی دەروونناسی و کۆمەڵناسیەوە بە زانستی تەندروستیەوە بە هەموو بە زانستی ژینگەوە بە هەموو زانستەکانەوە ئێمە ئەتوانی خزمەت بە کەیسی شەهیدان جینۆساید ئەنفال بکەین چونکە مەجالەکە بەداخەوە مەجالەکە زۆر بەفراوانە بۆ خزمەت چونکە هیچ من ناڵێم هیچ نەکراوە بەڵام لە ئاسی پێویست نەبوو ئەرکەکان کردارەکان خزمەتەکان ئەبێ زانکۆکان بە ڕۆڵی خۆیان هەڵسن لە ڕێگەی ئەو سەنتەرانەی جینۆسایدەوە کە دروست بوون هەم خەمی جینۆساید و بابەتی جینۆساید بخۆن هەم خەمی شەهیدانیش بخۆن لە تەنیشتی و هاوتەری بەما ئەرکە ئەکادیمیەکەشان بیر نەچێ لە ڕێگەی ئەکادیمیستانەوە ئێمە ئەم یادە تەقلیدانە تەرجەمە بکەین بۆ ئیشکردن چۆن بتوانین لە سێکتەری تەندروستی خزمەت بە کەسوکاری شەهید نەوەی شەهید و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین چۆن بتوانین لە ڕێگەی ئەو مێژووە جوانەی بەرخودان بگێڕینەوە بەدەر لە گێڕانەوەیەکی شەخسی یان شەخسەنەکردنی گێڕانەوەکان چۆن بتوانین لە ژینکە ئەو ژینگەی کە ئەوان خەباتیان تیا کردووە و شۆڕشیان تیا کردووە ئێمە لێکۆڵمی لێ بکەین چۆن خەباتیان تیا کردووە ئایا ناوچەی گەرمەسێر ناوچەی گەرمیان ناوچەی هەورامان ناوچەی شارە زوور ناوچەکانی تری کۆی و چەمشەماڵ و دەشتی هەولێر و هەموو ئەو ناوچانە تا چەند تەسیری لەسەر سەکردەکانی ئێمە هەبووە لەسەر شۆڕش و بەرخودان و گیانفیدایی ئێمە هەبووە یعنی بە ئەنواع بە متەنەوەعی ئێمە ئەتوانین ڕێگەی زانستەوە خزمەت بە کەسی شەهیدان و جینۆساید و ئەنفال بکەین و بە شانازیەوە هەندێک بەشی زانکۆکان توانیویانە لەو ئاستە بن بەڵام هەندێکیشیان بەکەم تەرخەمی ناوی ئەبێ یان مەجالیان نەدراوەتێ یان پلانیان نەبووە تەمە ناکەین لە داهاتوو زانکۆکان بە ڕۆڵی زیاتری خۆیان هەڵسن و دەستکراوەتر بن لە خزمەتی کۆی کەیسەکانی شەهیدان و جینۆساید و ئەنفال باشە دکتۆر وەکو کاری دوکۆمنتاری وەکو فیلم و دراما تا چەند گرنگە باست لە مێژووی یەکێک لەو سەرکردانە کرد باست لەو داسانە کرد کە لە یەکێک لە زیندانەکانە ناوی خۆی قسوتە پێش هاوڕێکانی و بۆ لە سێدارەدان باشە ئەمە داسانێک ئەمە فیلمێک ئەمە درامایەک هەڵەگرێت ئەمە تا چەند گرنگە بۆ زیند و هێشتنەوەی ئەو مێژووە و بۆ ناساندنی بنەوەی ئێستا ڕاگەاندن من ناڵێم دەسەڵاتی چوارم و پێنجەم و دەسەڵاتەکانی من زۆر جارە لێم ڕاگەاندن ڕەنگە بگاتە ئاسی دەسەڵاتی یەکەم چونکە ڕایگشتیە جوڵێنێ بەڵام ئێمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆردی ئەرشیف و لە بۆردی ڕاگەاندن یان لە مەکتەبەکانی ڕاگەاندن و ڕێکخراوەکان و هەمووانە تا حدێک توانی ومانە ئەو خەمە هەڵبگرین بەڵام ئەتوانم بڵێم لە ئاس گەورەی خەمەکە نەبووین لە ئاس گەورەی بەرخودان و گیانفیدایەکە نەبووین گرنگە لە ڕێگەی گێڕانەوە بە شێوەی چیرۆک لە ڕێگەی شانۆ لە ڕێگەی فیلم لە ڕێگەی کورتە فیلم کە ئەو داستانی کە باسمان کرد داستانی شەید فاتح ئێمە پێم وابێ کاکەوراز بوو ئەو کاتە فیلمێکی دیکۆمنتاری کورتە فیلمێکی دیکۆمنتاری لەسەر دروست کرد لەسەر شەهید بوونی شەید فاتح کە لە ماڵی شەید حەمڕەشی قاینەجی کە و داستانەمان گێڕایەوە باسیەکە زۆر کاریگەر بوو لە کاتی خۆی و ئێستش لە ئازال هەر بەردەسە ئەگەر تەماشا بکرێ پەیامی خۆی گێنێ پەیامی چەند ساڵت بۆ کورتەکاتەوە بەڵێ گرنگە بەڵام ئێمە نەمانتوانیەوە لە ڕێگەی فیلم و سینەما و کورتە فیلم و شانۆ و بابەتەکانی هونەر و کللتورەوە بتوانین ئەم خەمە لە ئاس گەورەی خەمەکە بین ئەم خەمە بگەینین بە دەرەوە و ناوەوە بگەینین بە نەوەی ئێستا و ئاشنای بکەین بە هەمووان تەمە ناکەم لە داهاتوو دەستکراوەتر بن هەموو لایەنەکان و مەکتەبەکانی ڕاگەاندن و ئەرشیف و مەکتەبی شەهیدان دەستکراوەتر بێ بۆی ئەم خەمە هەم لە ناوخۆ تەرجەمە بکاو بیداتەوە بە خەڵک ڕێگەی سینەما و هونەر و شانەوە هەم بۆ دەرەوەش پامێکی ڕوونتر و گونجاوتر و شایستەتر بە خەمەکە بگەێنی باش دکتۆر فەرمان باسی ئەوەت کرد کە چۆن بکرێت لە بواری هۆنەر و ئەمانەیە ئێمە کار لەسەر ئەم بابەتە گرنگانە بکەین کە پەیوەستە بە پرسی کوردەوە
تا چەند گرنگە ئەمانە تێکەڵ بە منهەجی خوێندن بکرێت منداڵ لە تەمەنێکی کەمەوە ئاشنای بکرێت تا چەند پێویستە ئەدەبیاتی منداڵان بە زمانێکی سادە و شیرین نەک خەمبارانە بەڵام زمانێک کە وردە وردە منداڵەکە ئاشنا بکات لەگەڵەوەی کە مێژوەکەی چۆن بووە چۆن خزمەت بە خاکەکەی کراوە بۆی کە خاکدۆستی نیشتمان دۆستی بکرێتە بەشێک لە پەروەردەی ئەم منداڵە ئەم بابەتانەش تێکەڵ بکرێت بە ئەدەبیاتی منداڵان بە منهەجی خوێندنیان ئایا هیچ هەوڵێک هەبووە تاکو ئێستا هەوڵ هەبووە بابەتی نیشتمانسازی بابەتێکی گەورەیە و هەر کەسێک بە ئەو ئەرکانەی نیشتیمان و نیشتمانسازی هەڵبسێ ئەرکێکی گەورەیە و ئیکرامی و مشەڕەفبوون بۆ ئەو کەسەیە من بەداخەوەڵێم زۆرێک لە بابەتە مێژوویەکانی ئێمە بە شەخسە نەکراون بە میزاجی شەخسی نووسراون مێژوو ئەبێ بابەتە نیشتیمان و نیشتمانسازیەکەی زاڵ بێ بەسەر بابەتە شخصیەکە یا بەڕاستی ئەوەی کە ئێستا لە ناوەندەکانی خوێندن چ لەسەر جینۆسایدی ئەنفال و شنگال و کیمیاباران و هەموو نەوەکانی جینۆساید نووسراوە و خراوەتە منهەجی خوێندنەوە لە ئاست گەورەی کارەسات یان لە ئاست گەورەی ڕووداویان لە ئاست گەورەی جینۆسایدەکە نین هەرچەند جینۆساید کارەسات نییە تاوانێکی نێودەوڵەتی و ناوخۆیشە بەڕاستی منهەجەکانی خوێندن نەیتوانێت بۆ پێویست خزمەت بەم کارەساتانە یان بەم ڕووداوانیان بەم مەرگە ساتانیان بەم جۆرانی جینۆساید بکە تەمەناکەم لە داهاتوو کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان و خصوصەتەن وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە لە ئاست گەورەی ئەم بابەتانە بن هەم بابەتەکانی جینۆساید هەم بابەتی شەهیدەکانمان چونکە ناکرێ مێژووی ئێمە بە شەخسی بنووسرێتەوە ئەکرێ لیژنەیەکی ئەکادیمی معنی بەدەر لە دەستی شەخسی و حیزب و ڕێکخراو ئەم بابەتانە بنووسنەوە ئەم مێژووە بخەنەوە ناو منهەج جارێکی تر گیانی فیدایی گیانی نیشتمانسازی گیانی بەرخۆدان گیانی کوردایەتی ڕەسەن لە ڕێگەی منهەجەوە زیینوو بکرێتەوە لە باخچەی ساواین و ڕەوزەوە دەست پێ بکەین هەتاگا بە جامیعە و ئاسەکانی خوێندنی باڵا ماستەر دولۆمی باڵا ماستەر دکتۆرا و تا ئەو ئاسانی کە خزمەتی تیاکرێ ئەمە ئەرکە هەر کەسێک پێی هەڵبسێ مشەڕەفە بێ بەڵام تا ئاسەکە پێی هەڵنەساوین و نەمانتوانیەوە لە ئاست گەورەی ئەوەرکابین ئەوە ڕەنگە ئێمە باڵای ئێمە بەقەدەر باڵای شەهیدەکان و بەقەدەر باڵای ئەو مەرگە ساتانە نەبێ کە بەسەرمان هاتووە ئەم مەرگە ساتانەی بەسەر گەلی کووراتەوە گەورەیە تەمەناکەم نەوەیەک دەستێک خاڵس کورتپەروەر نیشتمانساز لە داهاتوو بتوانن ئەم خەمانە بکەنەوە بە عیلم بە ئەکادیمی بیخەنەوە ناو منهەجەکانی خوێندن و هەمومان شانازیان پێ بکەین. دەستە خۆش بە دکتۆر بێگومان بە بەرنامەیەک و بە سەدان بەرنامە ناتوانین حەق بین بۆ مێژووە پڕشکۆی شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان کامڕۆ یادی شەیدانی یەکێتیە بەڵام کاتی بەرنامەکەی ئێمە ئەوەندەیە پەیامی کۆتایی بەڕێزت لەم ڕۆژەیە. پەیامی من بۆ جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی کاک خوبا جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسی مەکتەبی سکرتاری سەرۆکی مام جەلالە لە ڕابردوو جەنابی مام جەلال گەورەی نوان سندوقی شەهیدانی دروست کرد بۆ کەسوکاری شەهید لە هەموو سێکتەرەکانە خزمەت بە کەسوکاری شەهیدکە ئێمە ئێستا بە حکمی وەزارەتی شەهیدان بەدەست کادرانی ئێمە و کادرانی ئێمە تیمی ئێمە لە حکوومەت نەماوە لە لای لایەنێکی دیاریکراوی تریان چەند کادرێکی حیزبەکانی ترە ڕەنگە وەکو ئێمە لە خەمی شەهیدان تێنەگەن ڕەنگە نەیانتوانێت بە لە ئاست گەورەی ئەم خەمە بن پەیامەکەی من داواکارەکەی من ئەوەیە کە وەکو چۆن جەنابی مام جەلال لە ڕابردوو سندوقی شەهیدانی دروست کرد و زۆر کلێنی بۆ ئێمە پڕ کردەوە لە دەستێکی ئەمینابێ سندوقی شەهیدان بە سەکردایەتی جەنابی کاک بافڵ دروست بکرێتەوە و سندوقە بخرێتەوە خزمەتی کەسوکاری شەهیدان ئەو بڕەمادەی کە تەرخانەکرێ بە هەر ڕێگایەکی دروستی ئیداری حیزبی ڕێکخراوەیی چۆن پڕەکرێتەوە ئەوە خۆیان شارەزا و معنین بە کارەکە بەڵام دروستکردنی سندوقی شەهیدان ئەرکی ئێستایە کە جەنابی کاک بافڵ شان باتە بەر ئەمریکا چونکە زۆرێک لە کەسوکاری شەهیدان کە دێنە لای ئێمە ڕەنگە نەتوانین ئێمە وەکو پێویست لە ئاست خەمی ئەوان لە ئاست پڕکردنەوەی پێویستەکانی ئەوا بین دروستکردنی ئەم سندوقە لە ئێستایە شەرەفێکی گەورەیە و ئومێد دەکەم کاک بافڵ ئەم داواکاریە جێبەجێ بکە و سندوقی شەهیدانمان بە دروست بکاتەوە ڕوشمەکەمە جەنابی کاک خوبات کە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەرپرسی مەکتەبی سکرتاردی سەرۆک مام جەلالە لە ڕابردوو لە ساڵی ڕابردوو بەڵێن ئەوەیدا کە کۆمەڵێک مۆنومنت بۆ شەهیدان دروست بکرێ پێما بێت لە هەولێر بەردی بناغەدانراوە
لە هەموو ناوچەکان ئێمە ئەگەر مۆنومنت دروستکەین هێشتا کەمە، بەڵام مۆنومنتی شەهیدان و شۆڕژ لە چەند ناوچەیەک دیاری بکرێت بە لیژنەیەکی معنی و لیژنەیەکی پسپۆر. ئەم شەرەفەش دیسان من پێم خۆشەکە جەنابی کاقوبات ئەم شەرەفە لە ئەستۆ بگرێ و وەکو ڕابردوو چۆن هاوکاری کەسوکاری شەهیدان بۆ لە داهاتوو لە ئێستش وەکۆڵێ ئەو داواکاریە بخاتە بواری جێبەجێکردنەوە و پێم وابێ هەرو داواکارێکەش داواکاری زۆر ناڕەحەت و گەورە و ناڕەحەت و ئەوەنی جێبەجێ نەکرێن. ومێدەکەم جێبەجێ بکرێن و دڵنیاشم لەوەی کە سەکردایەتی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی کاک وافڵ لە داهاتوو پلانی تۆکمە و باشتریانە بێ بۆ خزمەتی کەسوکاری شەهیدان و لە وەزارەتی شەهیدان و وەزارە معنەکان بە خزمەتکردن بە وەزاری شەهیدان پلانی تۆکمەیە بێ و پلانیشی هەیە و ئینشاءڵڵا لە ئاست گەورەی خەمەکە بین و شەرەفێکی گەورەیە ئێمەمانان خزمەتی کەسوکار و خەڵک و خاکی خۆمان بکەین. زۆر سپاس ئامادەبوونی بەڕێزت